لە سێبەری باوەڕدا بەشی دووەم. نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. معجیزەکانی پێغەمبەرمان بەڵگەن لەسەر پێغەمبەرایەتیەکەی. 1. معجیزە و کەرامەت چین؟ معجیزە بریتیە لەو حاڵەتە نائاساییانەی کە خوای گەورە لەسەر دەستی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بە ئامانجی سەلماندنی پێغەمبەریەتی و شکاندنی کە لە ڕقی ئەهلی کوفر و بەهێزکردنی ئیمانی ئیمانداران بەدیان دەهێنێت. معجیزە بریتیە لە گۆڕینی فەرمانبەری سروشتی یاسا و هۆکارەکان کە مرۆڤ دەیان بینێت و دەیانزانێت و لە ناویان و لە تەنیشتیاندا دەژی و هاودەمی و ڕاهاتنی لەگەڵ پەیدا کردوون بە جۆرێکی نائاسایی و دەراسا لەلایەن خوای گەورە. بێگومان معجیزە لە سەر و ئیرادە و توانستی مرۆڤەوەیە. معجیزە بە زانستە بەردەستەکان و بە ئەزمون و تاقیکردنەوەکان و وردبین و تەلەسکۆبی نێو تاقیگەکان توێژینەوەی لەسەر ناکرێت و بە یارمەتی زانستەکانی وەک فیزیا و کیمیا و زیندەوەرناسی و گەردونناسیش ڕاوە ناکرێت. معجیزە لە جۆری شتە عادەتیەکان نییە، واتە لە جۆری عادەتە خواییەکانی ئەو کتێبی گەردونە نییە کە بوون بە بناغە و بنچینەی زانستەکان. لە کارە ڕۆژانەیەکانی وەک خواردن و خواردنەوە و هەستان و دانیشتن و کارکردن لە شێلگە و باخچەکاندا و بەخێوکردنی سەوزە و میوە بە سوودوەرگرتن لە خاک و ئاو و هەوا و تیشی خۆر، واتە لەو کار و بارانەدا کە پەیوەندیان بە هۆکار و یاساکانەوە هەیە معجیزە بوونی نییە. بە چەند کەسێک قاپێک خۆراک دەخۆین و تێر دەبین، بە پەرداغێکا و تینوێتیمان دەشێت، کاتێک سەرمامانە بە ئاگر گەرم دەبینەوە، کاتێک نەخۆش دەکەوین یان شوێنێکمان دەشێت دەچین بۆ لای پزیشک و پاش بەکارهێنانی ئەو دەرمانانەی وەریان دەگرین چاک دەبینەوە. ئاژەڵان لە خزمەتی خۆماندا بەکاردەهێنین، بەڵام ناتوانین لەگەڵیان بدوێین. درەختەکان هەمیشە بە نەگۆڕی لەجێی خۆیاندا دەبینین و ناتوانین لەگەڵ مردووان قسە بکەین و ڕاستەوخۆ ناتوانین پەیوەندیان لەگەڵ ببەستین. چیا و بەردەکان نەسڵەومان لێ دەکەن و نە لە دەستیشماندا دەبن بە گولە و تۆپ. ناتوانین هێزی ڕاکێشان بگۆڕین و بەبێ ئامراز ناتوانین بەسەریدا زاڵ ببین و بەرەو ئاسمان بەرز ببینەوە. کاروبارەکانی ڕۆژانەمان کە لە چوارچێوەی یاسا و هۆکارەکاندا ڕوودەدەن پێیان دەوترێت شتە عادەتی و ئاساییەکان. بەڵام معجیزە لە جۆری شتانی ئاسایی نییە و دەراسایە و لەسەر و توانە و وزەی مرۆڤەوەیە و بان سروشتیە و لە ڕەگەزی ئەو شتانە نییە کە مرۆڤ لەگەڵیان ڕاهاتووە. جگە لە معجیزەکان هەندێک ڕووداوی نائاسایی دیکە هەن کە خوای گەورە لەسەر دەستی بەندە تایبەتەکانی خۆی بەدیان دەهێنێت و پێیان دەوترێت کەرامەت. کەرامەت لە بنەڕەتدا تەزدیقی معجیزە دەکات، هەر یەک لە تێیکردنی شوێن بە شێوەیەکی نائاسایی و فراوانبوونی کات، واتە ئەنجامدانی شتانێک کە بە شێوەی ئاسایی لە کاتێکی کووردا جێیان نابێتەوە، هەستکردن و خوێندنەوەی ئەو شتانەی کە بە دڵی کەسی بەرامبەردا تێدەپەڕن، کەشفکردنی حاڵەتی مردووی گۆڕستانەکان، هەروەها هەوڵدانی ئەولیاکان دەربارەی داهاتوو بە جۆرێک کە لەوەی پێغەمبەران دەچێت. هەموو ئەم ڕووداوانە و هاوشێوەکانیان لە ئەولیاکاندا نیشانەی قوڵی وابەستەی ئەو زاتانن بە پێغەمبەر و دینەکەی و ڕێگەکەیەوە و بەڵگەیەکی دیکەن لەسەر پێغەمبەرایەتی بەگشتی و پێغەمبەرایەتی حەزرەتی محەممەد درودی خوای لێ بێ بەتایبەتی و معجیزە بەگشتی و حەقانیەتی ئەو دینەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هێناویەتی بەتایبەتی. ئەو خەونە ڕاستەقینانەی کە دەکرێت هەموو ئیماندارێک دەربارەی ئایندە بیان بینێت و ڕووداوەکانی وەک هەستی پێش ڕوودان و هاوشێوەکانیان ئیکرامی خوای گەورەن بۆ مرۆڤەکان. یەکەم و گەورەترین معجیزەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئانی پیرۆزە. هەروەک ئەو حەقیقەتانەی تا ئێرە باسمان کردوون بەڵگەی ئاشکران لەسەر پێغەمبەرایەتی و ڕازگۆیی ئەو، قورئانی پیرۆزیش وەکو گەورەترین معجیزەی ئەو بەڵگەیەکی ڕوون و بەهێزترین شایەتە لەسەر پێغەمبەریەتەکەی و ئەو حەقیقەتەش کە قورئان گوفتاری خوایە. ئەم بابەتە لە داهاتوودا قوڵتر لەسەری دەوەستین. لەبەر ئەوەی پێغەمبەریەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هێندە گشتگیرە کە هەموو کات و شوێنەکان و سەرجەمی مرۆڤەکان و تەنانەت بەدی هاتووەکانی دیکەی وەک جنۆکەکانیش دەگرێتەوە، ئەوە معجیزەکانی جۆرا و جۆر بوون. بەڵام معجیزەی پێغەمبەرانی دیکە عەلەیهم السەلام وانین.
هەموو پێغەمبەرێک دەربارەی شتانێک موعجیزەی پیشان داوە کە لە ڕۆژگاری خۆیدا ناسراوترین و بەناوبانگترین بوون. بۆ نمونە چونکە لە میسردا و لە سەردەمی حەزرەتی موسادا سیحر ڕەواجی هەبوو، ئەو بە موعجیزەی عەساکەیەوە دەرکەوت کە گشت سیحرەکانی قوددا و پوچەڵی کردنەوە و سەرجەم سیحرەکانی هێنایە سەرچۆک. لە سەردەمی حەزرەتی عیسادا زانستی پزیشکی بەربڵاو بوو، هەر بۆیە موعجیزەکانی وەک زیندووکردنەوەی مردوو، چاکردنەوەی ئەو نەخۆشیانەی کە چارەسەریان نییە لە سەردەستیدا دەرکەوتن. بەڵام لەبەر ئەوەی لە سەردەمی پێغەمبەری ئێمەدا صلی الله علیه وسلم شیعر و ڕەوانبێژی و هونەری قسەکردن بە یاخێکی بێسنووریان پێدەدرا و چونکە پێدەچێت کاریگەرترین و بەهێزترین چەکی ئاخیر زەمانیش هونەری قسەکردن بێت، ئەوە گەورەترین موعجیزەی لە شێوەی قورئاندا بۆ هاتووە کە گشت شاعیر و وتاربێژ و ئەدیبەکانی بێدەنگ کرد. هەروەها لەبەر ئەوەی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بۆ هەموو جیهانیان وەکو ڕەحمەت نێردراوە، موعجیزەکانی هەمەجۆرن و زۆرێک لە بەدی هاتوان دەگرنەوە. هەروەک چۆن ئەگەر پادشایەک نوێنەرێکی خۆی بۆ شارێک کەنەتەوە و هۆزی جۆراوجۆری تێدا بێت بنێرێت، هەموو نەتەوە و پێڕ و چینێک بە ناوی توێژەکەی خۆیەوە پێشوازی لەو نوێنەرە دەکەن و پێی دەڵێن بەخێر بیت و چەپڵەی بۆ لێ دەدەن و سوپاس و ستایشی خۆیانی پێشکەش دەکەن. بە هەمان جۆر کاتێکتا کە خاوەن و بەدیهێنەری گەردوون گەورەترین نوێنەری خۆی بۆ جیهان نارد، هەروەک ئەو نوێنەرە وەک فەرمانبەرێک و کارپێسپێردراوێک بۆ گرۆی مرۆڤ نێردراوە، بە هەمان جۆر وەکو ڕەحمەتێکیش بۆ سەرجەمی بەدی هاتوان ڕەوانە کراوە و چیاکان و بەردەکان و درەختەکان و ئاژەڵان و خۆر و مانگ و ئەستێرەکان و گشت ڕووداوەکان لە بێمانایی ڕزگاریان بووە و نرخ و بەهایان بەدەستێناوە. لەبەر ئەوە هەر لە فریشتەکانەوە هەتا جنۆکە و مرۆڤەکان، هەر لە خۆر و مانگەوە تا ئەستێرەکان، لە ئاوەوە تا خۆراکەکان، لە درەختەکانەوە تا بەرد و چیاکان، هەموو چین و توێژێک بە ناوی جۆر و ڕەگەزەکەی خۆیەوە سوپاسگوزاری خۆیان پێشکەش بە ئەو کردووە و بوون بە ئامرازی دەرکەوتنی موعجیزەکان لە سەردەستیدا. بەم جۆرە لەسەر ئاستی هەموو گەردوون شایەتیان لەسەر ڕازگۆیی و پێغەمبەریەتی سەرداری کائینات داوە و پێغەمبەریەتیەکەیان بە هەموو جیهان بڵاو کردوێتەوە. نیشاندانی موعجیزە لەسەر ئەنسەری گەردووندا کارێکی تایبەتە بە سەروەری گەردوون و سوڵتانی پێغەمبەران صلی الله علیه وسلم. هەرچەندە پێغەمبەرمان هەزاران موعجیزەی لێبینراوە، بەڵام هەموو تە و حاڵەت و کردارێکی ئەو نائاسایی و موعجیزە نەبووە. خوای گەورە ئەوی وەک ئادەمی زادێک بەدی هێناوە و فەرمانبەرداری کردووە بەوەی لە گشت حاڵەتە کەسی و خێزانی و کۆمەڵایەتیەکاندا ببێت بە ئیمامی ڕۆژگاری خۆی و سەردەمەکانی دواتر و ویستی لەسەر ئەوە بووە کە لە بەختەوەری دنیا و قیامەتدا ببێت بەرابەری گرۆی مرۆڤ، چونکە هەموو مرۆڤەکان لە هەمان ئازدانین و زۆر بەشیان کەسانی عەوامن. ئەگەر هەموو حاڵەت و هەڵسوکەوتێکی دەراسا بووایە نەیدەتوانیت ببێت بە ئیمام و ڕابەر و ڕێنیشاندەر. لەمڕۆوە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم هەمیشە لە چوارچێوەی یاسا و هۆکارەکاندا ژیاوە و خواردوێتیەوە و هاوسەرگیری کردووە و بووە خاوەنی منداڵ و بریندار بووە و ئازار و ژانی کێشاوە و تێگڕای ژیان لەودا ڕەنجی داوەتەوە و بووە بە ئاوێنەیەکی گشتگیر و فراوانی وە کە هەموو هونەر و کاروبار و ناوە پیرۆزەکانی خوای گەورەی تیادا درەوشاونەتەوە. هەموو موعجیزانەی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کە نمونەکانیان لە خوارەوە دەبینین بە جۆرێکی گشتی و لە هەموو جێگایەکدا و بە ئاشکرا لە بەرچاوی هەموو کەسێکدا ڕوویان نەداوە. ئەگەر وا بوایە حکمەتێک لە بوونی ژیریدا نەدەمایەوە و ئیرادە لە دەستی مرۆڤ دەسێنرایەوە و ناچار بە باوەڕهێنان دەکرا. لە ئەنجامی ئەمەشدا تەکلیفی بەندایەتی و نهێنی تاقیکردنەوە لە گۆڕێدا نەدەما، جیاوازی لە نێوان ڕۆحی ئەڵماس ئاسای ئەبوو بەکر و ڕۆحی خەڵوز ئاسای ئەبوو جەهلدا نەدەما و مرۆڤەکان لەسەر ئاستی باوەڕهێنان یەکسان دەبوون. لەبەر ئەم هۆیە بۆ نمونە موعجیزەیەکی گەورە و دیاری وەک لەتبوونی مانگ لە کاتێکی دیاریکراوی شەو و لە کاتێکی کورت و لە بەرچاوی کەسانێکی کەمدا ڕوویداوە. لە ئەنجامدا نە ئەوانەی شایەت حاڵی ڕووداوەکە بوون و نە ئەوانەی دواتریش ئیرادەیان زنجیری لێ نەدراوە و دەرگای ژیری و بیرکردنەوە دانەخراوە. زۆرینەی موعجیزەکان کۆمەڵێکی وا نەقلی دەکەن کە مەحاڵە لەسەر درۆ ڕێک بکەون. هەندێکی دیکەیان هەرچەندە لەلایەن کەسانێکەوە ناژێڕێنەوە کە لەم ئاستەدا بن،
بەڵام بەهۆی بێدەنگبوونی هاوڵە بەڕێزەکانی دیکە لە ئاستی ئەم جێرانەوانە و نەگرتنی ڕەخنە لێیان هەمان بەهێزی ڕیوایەتەکانی دیکە وەردەگرن. لەبەر ئەوەی موعجیزەیەکی دیاریکراو لە جێگایەکی دیکەدا وەکو خۆی یان هاوشێوەکەی دووبارە بووتەوە، ئەوە ئەستەمە ئینکاری هیچ جۆرە موعجیزەیەک وەکو موعجیزە بکرێت. خاوەنی ئەم موعجیزانەی کە لە خوارەوە هەندێک لە نمونەکانی ماداناوە ئەو سوڵتانی پێغەمبەرانەیە صلی الله عليه وسلم کە هەزاران شاید لەسەر پێغەمبەریەتی و ڕازگۆییەکەی هەن و پێشتریش ئاماژەمان بە هەندێکیان کرد. لە ڕاستیدا ئەگەر ئەو هیچ موعجیزەیەکیشی نەبوایە، خودی خۆی گەورەترین بەڵگە و شاید بوو لەسەر پێغەمبەریەتی و ڕازگۆییەکەی.